سڵاوتان لەبێت. لە شەوی دووشەممەوە شەپۆلێکی چڕی خۆڵبارین پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانی گرتوتەوە. شەوی ڕابردووش بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند بەهۆی ئەو شەپۆلی چڕی خۆڵبارینەوە نەخۆشخانەکانی سلێمانی لە حاڵەتی ئامادەباشیدان. ئەمڕۆژ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ئاشکرای کرد لە 24 کاتژمێردا لە سلێمانی 130 کەس بەهۆی خۆڵبارینەوە سەردانی نەخۆشخانەکانیان کردووە. ئەوە ڕوون کراوەتەوە بەهۆی کاریگەری ئەو خۆڵبارینەی لە دوێنێ بەیانیەوە ڕووی لە پارێزگای سلێمانی کردووە 130 هاوڵاتی سەردانی بەشی فریاکەوتنی هەردوو نەخۆشخانەی شار و دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی تایبەت بە منداڵانیان کردووە. باز لەوەش کراوە ئەو کەسانی سەردانی نەخۆشخانەکانیان کردووە بەهۆی هەستیاری خۆڵبارینەوە بووە و بەشێکی زۆریان چارەسەری پێویستی پزیشکیان بۆ کراوە و ڕەوانەی ماڵەکانیان کراونەتەوە. لە سنووری تەندروستی گەرمیانیش 52 هاوڵاتی بەهۆی خۆڵبارینەوە سەردانی نەخۆشخانەیان کردووە. دەستەی کەشناسی و چاودێریکردنی بوومەلەرزەی عێراقیش ڕایگەیاند دوانیوە ڕووی ئەمڕۆ بە شێوەی پلەبەندی و هەنگاو بە هەنگاو خۆڵبارین نامێنێت. ئەمڕۆ سێشەممە حەڤەی ئایاری 2022 ئامر جابری وەڕێوەبەری بەشی ڕاگەاندنی دەستەی کەشناسی عێراق بە ئاژانسی فەرمی هەواڵی عێراقی ڕاگەاند. دوانیوە ڕووی ئەمڕۆ بە شێوەی پلەبەندی شەپۆلی خۆڵبارینەکە نامێنێت. دوێنێش دەستەی کەشناسی عێراق لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بەوەدا بوو شەپۆلی خۆڵبارینەکە وردە لاواز دەبێت و کاریگەریەکەی نامێنێت. ئەوەشی خست بۆ ڕوو گۆڕانکاری لە کەش و هەوادا ڕوودەدات و نزمە پەستانی وەرزی هەندی لە داهاتوویەکی نزیکدا دەگاتە عێراق. ئاماژەی بۆشدا بوو خۆڵبارین دەرەنجامی هاتنی بارستە هەوای ساردا بۆ ناوچەی بارستە هەوای گەرم کە ئەوەش جیاوازی لە سیستمی پەستانی ناوچەکە دروست دەکات و دەبێتە هۆکاری خۆڵبارین. وەزارەتی تەندروستی عێراقیش لە ڕاگەندراوێکدا ئاشکرای کرد ژمارەی ئەوانەی بەهۆی شەپۆلی خۆڵبارینەوە تووشی تەنگەنەفەسی بوون و سەردانی نەخۆشخانەکانیان کردووە گەیشتۆتە 4000 هاوڵاتی. لە ڕاگەندراوەکەدا هاتووە سەرجەم حاڵەتەکان لەلایەن دام و دەستگا تەندروستیەکانەوە چاودێری تەندروستی پێویست ئەنجام دراوە و چارەسەریان وەرگرتووە. ئیداری پارێزگای کەرکووکیش ڕایگەاند دوای پێداچوونەوە بە بارودۆخی کەش و هەوادا بڕیاردرا ئەمڕۆ سێشەممە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن بکرێتە پشووی فەرمی و دەوامی فەرمانبەرانیش لە سەرجەم بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکان ئاسایی بێت. ئیداری پارێزگای کەرکووک لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە دوای پێداچوونەوە بە ڕەوشی کەش و هەوا بڕیاردرا ئەمڕۆ سێشەممە دەوامی فەرمی بێت لە سەرجەم بەڕێوەبەرایەتی و فەرمانگە و دامودەستگاکانی پارێزگای کەرکووکدا. هەروەها بڕیاریش دراوە کە دەوامی ناوەندەکانی خوێندن ڕابگیرێت و تاقیکردنەوەکان بۆ سبەی چوارشەممە دواخران. ئاماژەی بۆش کردووە بڕیارەکە ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک کراوە تاوەکو سەرجەم ئیداری خوێندنگەکان ڕابسپێرێت بۆ پاکردنەوەی قوتابخانەکان بۆ ئەوەی کەشێکی گونجاو بۆ تاقیکردنەوەکان دروست بکەن. دوابەدوای شەپۆلێکی چڕی خۆڵبارین لە بەغدا، بابل، دیوانیە، واسط، کەرکووک و دیالە دوێنێ دووشەممە دەوامی ناوەندەکانی خوێندن ڕاگیرا و هاوکات وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا دواخستنی تاقیکردنەوەکانیان بۆ ڕۆژی دواتر ڕاگەاند. لە لایەکی دیکەوە ئاراس جەبار شارەزای بواری کەشناسی ڕایدەگەیەنێت لە ئەمڕۆ خۆڵبارین کۆتایی دێت و پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە دەکەن. ئەگەریشی هەیە سەرەتای هەفتەی داهاتوو شەپۆلێکی دیکەی خۆڵبارین ڕوو لە ناوچە جیاجەکانی هەرێم بکاتەوە. ئەوەشی خستە ڕوو بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە سبەی چوارشەممەوە تا سەرەتای هەفتەی ئایندە بەردەوامی دەبێت. دووبارە بارستە هەوایەکی فێنک لە شەوی شەممە لەسەر یەکشەممەی هەفتەی داهاتوو کاریگەری ئەبێتەوە لەسەر نزمبوونەوەی پلەکانی گەرما. ئەگەریشی هەیە کە شەپۆلێکی خۆڵبارین جارێکی دیکە ناوچەکە بگرێتەوە کە لە دەرەنجامی کاریگەری بەردەوامی هاتنە خوارەوەی ئەو بارستە فێنکانەوە سەر هەڵئەدات کە لە کۆتایی مانگی ڕابردووەوە تا ئێستا جارجار کاریگەری لەسەر کەشی ناوچەکانمان هەبووە بەهۆیەوە ناجێگیریەکی زۆر لە بەرزی و نزمی پلەکانی گەرمادا ڕوو دەدات.